هەوڵەکانمان لەخوای بە زیاد بێ ئیشەکەمان بۆ جێبەجێ بوو. زۆر سپاسی ئەندام پەرلەمانەکان بەبێ جیاوازی سەرۆک کۆمار جێگر پەرلەمان زۆر هاوکارمان بوون، زۆر دوو ڕۆژە لەگەڵمە زۆر یعنی لە مەعاولەدا بوون. هەتا ئیشەکەمان لەخوای بە زیاد بێ بۆ جێبەجێکرا و زۆر سپاسیان دەکەین. بەڵێنیان داین ئێمە چوونە لای وەزیری بازرگانی زۆر بێهومێری کردی. هەتا من نازانم لە ئیقباڵەکان چۆن ئاگاتان لێبوو، وتی ئێوە من فەرقم نەکردووە تا من سوێنم لەسەر خواوتی تۆزە بەسەر مندا بەرز دەکەیەوە تم فەرق و جودایەتی لە بینی محافەزەکانی هەرێمی کوردستان و محافەزەکانی خوار و عێراق دەکەیت. ئەویش هەتا سوێندی خواوت فەرقم نەکردو تم فەرقت کردو بە جیاوازی پارەکەمان، بە جیاوازی وەرگرتنی گەنمەکەمان، بە جیاوازی ئەو پارەی بۆ ئێمە گەهاتوو بە شوێنشکەی سەرف کردووە. بای 577 ملیاری بووە، 483 ملیارمان ماوە. واللهی سێشی وامان قسەم دوێنە شەوێ لەگەڵ دکتۆر شاخەوانی کرد تی لەو هەفتەیدا ئێستا لە ڕێی هەواڵشکە بوو بەس ناتوانم بە تەواوەتی بواسییان کرد بەیانی، بەڵام ئەمە وعدی بەیانی ما وەرنەگرتووە، بەس ئەگەڵ هەفتەش نەبێ هەفتەی داهاتوو ئینشەڵا بوومە.